پیاوەکانی ئاگرکوژێنەوەی هەڵەبجە تەمەنیان هەڵکشاوە و پێداویستیەکانیان کەمە وا هەفتەیەک بەسەر ئاگرەکەی هەڵەبجە تێپەڕی کە 72 کاتژمێری خایاند و 5,000 دۆنم دارستانی سروشتی سوتاند و 36 دۆنم لە باخی سێ گوند و 475 کیلۆ بنێش لە ناوچوون. عابدین عەبدوڕەحمان بەڕێوەبەری بەرگری شارستانی هەڵەبجە بە 964 وت ماوەیەک پێش ئاگرەکە هەندێک کەرەستە و ئامێری باشمان بۆ کردرا، بەڵام کەرەستە و پێداویستیەکانمان کەمن و لە تموحی ئێمەدانین. لەگەڵەوەشدا تەمەنی کارمەندەکانمان هەڵکشاوە و بەشێکیان خانەنشین بوون. دوایە و چەند ڕۆژە هێشتا کاردانەوەکان بەردەوامن. دەنگۆی ئەوە بڵاوکراوەتەوە کە موکوڕی خواردن لە کاتی ئاگرەکە هەبووە. عابدین وتی هەر کارمەندێکی ئێمە کە دەردەچێت بۆ ئەرک خواردن و خواردنەوە و پێداویستی خۆی بۆ ماوەی 24 کاتژمێر پێیە. خواردنی پێویستیش لەلایەن ئیدارەی پارێزگا و خەڵکەوە دابین کرابوو. هەندێک جار ئەوەندە زۆر بوو هاوڵاتیانیش خواردنیان بەرکەوتووە.